پێغەمبەر سولەیمان ئەوجێکێک بۆ لەکە پایەشی بەهێز بە قووە جگە لە پێغەمبەراتی سەرکردایەتی دەوڵەتی خۆشی کردیە دەسەڵاتێکی بەهێزی هەیە. خۆی پەروەردگار کە باسی پێغەمبەر سولەیمانەکە دەفەرمێت تەماشای سەربازەکانی خۆیەکە هودهود وەتا پەڕەسەرکە دیار نییە. پەڕەسەرکەری دەپێچیتەوە ناڵێ بۆ دیار نییە. پرسیار دەکا بۆچی دیار نییە؟ هەواڵێکی یەقین و دروستی هێناوە. ئەوە هەواڵگیریە، ئەنی هەواڵگیری زۆر نیمە لە سەردەمی پێغەمبەر سولەیمانە عفریت نەبووە. پێشتر عفریت دەڵێ ئەمن بۆ دێنی پێشەوەی لە شوێنی خۆت هەڵبستی و دابنیشیەوە. ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەوازی هەردوو مەڵبەندی هەولێر و مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری هەستان بە کردنەوەی خولێکی هۆشیاری ئەندامان لە ڕووی پەروەردەیی و بانگەوازەوە بۆ ڕاوێژکارانی ئەنجومەنی بانگەواز و پەروەردە کە وانەیان تێدا گوتەوە و ئەوانی کە بەشدار بوون لە ئەندام و کادیران ژمارەیەکی بەرچاو و مەبەست لەو خولە هۆشیارکردنەوە و یان چاڵاکردن و یان پێگەیاندنی زیاتری ئەندامان لە ڕووی کاری ئیسلامی و بانگەوازیمانەوە. ئەو خولە بێگومان چوار بابەتی لە خۆ گرتە بوو کە بابەتەکان یەک لەوانە گرنگی گەیشتن بە لووتکەی دەسەڵات لە دیدی قورئاندا و بابەتی دووەم چارەسەرکردنی هەڵەکان بە شێوازێکی تەندروست و بابەتی سێیەم گرنگی کاری ئیسلامیمان و هۆکاری دابڕان و بابەتی چوارەمیش لەلایەن بەڕێن دکتۆر ئەحمەد جەمال کە پێشکەش دەکرێت ئەویش باس لە ئەرشی سەرشانی ئێمە ئیسلامی بەرامبەر بە کۆمەڵگەی کوردەواری. لە هەر دەسەڵاتێکی ئیسلامی و نائیسلامی سێش زۆر گەرنگی کە بۆ ئەو دەسەڵاتە لەسەر هێز و قووەت ڕابووست. ئەو دەڵێن بە یەک چاو تورکان بۆ دێن. ئەگەر دیقەت بکەیت بەخۆی ئەو بابەتە زۆر بابەتێکی سولەیمان بۆ کە چەندە گرنگی پێداوە هەی دەتوانیتی هەواڵیشی زۆر بەڕاستی شتێکی زۆر پێویستە بۆ پێگەیاندنی کادیران کادری پێشکەوت و هەروەها بەڕاستی ئێمە لە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی ئەو گەنجانەی کە تازە دێنە پێشەوە زۆر گرینگە کەوا لەو خولانە بەشدار بن بۆ ئەوەی دین و ژن تێکەڵ بکەین بۆ ئەوەی کەوا هەوڵ بدەین کەوا کۆمەڵی دادگەری کەوا کۆمەڵی ئیسلامی و پێشتر هەوڵ بدەین گاتە دەسەڵات و هەروەها لە ناو دەسەڵاتدا جێی بێتەوە و هەروەها وا بکەین کەوا کۆمەڵی دادگەری بەرەو پێش بچێتن و کورسیەکانی پەرلەمانی زیاد بکە لە بۆ ئەوەی کەوا سوود بە دین و ژینی ئەم میلەتی خۆمان بگەینی. ئەم خولانە زۆر پێویستە بۆ ئەم مەڵبەندی هەولێر و دەوروبەری بەڕاستی خانمانیش و پیاوانیش سوودیانە بینیوە کە هەموو مانگان ئەم خولانە بەڕێوە بچێت بۆ ئەوەی زیاتر پەرە بدەن بە پەروەردەکردنی ئافرەتان و پیاوانیش زۆر سوودمان لێ بینیوە. زیاتر لەبەر ئەوەی کە ئافرەتان زیاتر لە ماڵەوەن ئەگەر بێت و بن لەم خولانە بەشداری بکەن و سوود لەم خولانە بدینن زۆر باش دەبێ. بۆ سوودەکانیش ئەوەیە کە زیاتر وا دەکات ئافرەتان لە ماڵەوە دوور بکەونەوە ینی یەکتری بناسن خەڵکی دەوروبەر بناسن. مادام لە شوێنی ئەو شوێنی کە پێغەمبەر سولەیمان لێبوونەوەی ئامادە لەو جەنگەی کە لە وڵاتی غەزەشدا ئێستا ڕووەدا بەهێزترین خەڵکیەوان ئەوەیە کە بەڕاستی سەربازێکی وەیان دروست کردیە ڕێنیا بە هەموو شتێک ئەو جارە خۆی پەروەردگار هیدایەت داون کە خۆڕاگەری کردن و ئینشاءڵڵا لە ئایندەی نزیکدا سەرکەوتنی وان بەچای خۆمان دەبین ئینشاءڵڵا. بەسە ئەگەر دیقەتی هەڵێکە ئەوە شەڕی خۆفەڕی نەکەن بەڵام ئەگەر دیقەت دەکەی سوبحان الله ئێستا هەموو وڵاتە هێزەکان لەسەر نەکەوی بۆ وڵاتێکی وەکو ئەمریکا لەسەرەوەی کە بتوانین